داتاکانی نەوتی کوردستان خەڵک شۆک دەکات. پێچەوانەی حکومەتی هەرێم سۆمۆ وردودرشتی فرۆشتنی نەوتی کوردستانی ئاشکراکرد. کۆمپانیای سۆمۆ لەمبارەیە ڕایگەیاند مانگی ڕابردوو 6 ملیۆن بەرمیل نەوتی کوردستانی فرۆشتووە. ئامانز ڕەحیم سکرتێری ئەنجومەنی وەزیرانی هەرێم ڕوونی کردەوە پاش کەوتنە بواری جێبەجێکردنی ڕێکەوتنامەی سێقۆڵی ئێستادا داهاتی نەوتی هەرێم 545 میلیارد دینارە لە کاتێکدا پێشتر ڕۆژانە 400,000 بەرمیل نەوت لەلایەن حکومەتی هەرێم دەفرۆشرا کەچی داهاتەکەی بەقەدەر ئەو 200,000 بەرمیلە نییە کە ئێستا سۆمۆ لە نەوتی کوردستان دەیفرۆشێت. بەپێی داتاکانی کۆمپانیای سۆمۆ نەوتی کوردستان بە نرخی برێن هەندێک جار گرانتریش دەفرۆشرێت لە کاتێکدا پێشتر حکومەتی هەرێم 12 بۆ 15 دلار نەوتی هەرێمی کوردستانی هەرزان فرۆشتر دەکرد. پاساوەکەشی ئەوە بوو کوالێتی نەوتی کوردستان لە خوارەوەیە، بەڵام سۆمۆ دەریخست ئەو قسانە ناڕاستە. ئەوە جگەلەوەی پێشتر حکومەتی هەرێم میوەی داهاتی نەوتی بۆ کۆمپانیەکان دەدا لە کاتێکدا ئێستا حکومەتی عێراق تەنها 16 دلاریان پێدەدا. بەمەش داهاتێکی زیاتر بۆ هەرێم دەگەڕێتەوە. خۆ ئەگەر فرۆشتنی نەوت لە ڕێی سۆمۆ بگاتە 400,000 بەرمیل هاوشێوەی سەردەمی حکومەتی هەرێم مانگانە بەبێ داهاتی نانەوتی تەنها لە ڕێی فرۆشتنی نەوت بودجەی کوردستان دابین دەکرێت.